وقت ایوه عزیز خوش و برنامه ده لسری برنامه یا زنجیره برنامه خواهن کاری کوهرکان شیخ امیر هم خدمتانا. اما نو برنامه داشتیم مثلا لباره او دستوسی که یا درباره گوهرکان و دستوسی که نیاز زوان شیخ امیر و هر او بشکل تایر ورق داينس كلمة مایه برنامه پرسان بوران حساب ادامه او برنامه لگریمن و چیمنا ناو نرف چند بنتر ل او گوهریلا که الله عرب جوی گرستان کرن زیوتر یعنی ممکنه هین کسگلیک بن که خو سردم شیخ امیر بن یا یکی فریان کنو جوری دیمن هین دورگلیک ترا خاور نسل ناوی دستو سب کویان کرنسوا دجر ناو دفتر شیخ امیر الله يركن هيني حساب كي او دسمي فكك سي امر الله شابراهيمي تهيئ كرديس برهمي هاورديس لو سير وكي فرلا بناكان این تعلق دارتن و سرگذشت تیمور بانیارانی و یسا که این آثار جیوجی کرنه لناو بردنه دستکاری کرنه و هر حال کفسه دست که مش نزان و نفام و کتابخانه که یو جوری که گوگینو لسه سال لآسیا یقصد ده که ترجمه کنه فارسی 3 سال در آسیا که ناو لسه کتابخانه ببر کتابخانه شاید 20 جلد کتاب لته بو ولی خود تماشا که تو سردم ایوانوف لمردم جنفه که هزاران کتاب لمال سی روسم جد گوره بنمالی هیدری سی نصرالدین هیدری کو کریا اسوا و ایمه جوره که هیچ ل 80 سال ولی اتفاق کفته نزدیک 90 سال ولی اتفاق کفتو یا حتی یسدا هیچ لی رامان نمانست جا غیر از ایتی کو پار نوتن تو بانگل دستکاری کریا و گور یا کلمکان گور یا ترکیبکان گور یا بناکان گور و هر حال یه رای من اسف ده هزاران جلد کتاب یه رمان من اسف و خوشی و هری قره چه کمان یسجه فانتن بوتا مایه زنو کردن او دنیا دونین رفرف دیوینی کلو دیوینی دانایان بودان بابش من صفحه خم لخدمتها نشان بهم و بچی من او ولاایی بناکان و چند گوهرگلیک تر یا چند بنک خاوین و بکیمن پاک و بکیمن خوشگیری بکیمن و قابل فانو و هر جوری که ارسان کردم متأیر خاتمه برنامه نو برنامه داشتی مثل لمورد ای لرابطه وگر ای دست نیسا و چند برنامه پرسان بوران داشتیم مثلا که بیشتر ماتریالا که یا دادکانی لی دست نیسا هاولی خب حالا ای بنا تیره وستریم هینه که بنی که مایدار نیه دیار شعری که زوقیه وواته مادر دادا پدریم وواته مادر دادا پدریم عمر کوتاه و کم شو نسفریم ایسا پاپیچ دامان نیشته بیاییم با قم نفس نخت باباییم یعنی چیزی که للی ریم کونا و دیاره
هینی کردنەسن بەنێکی زەوقیە شێرێکی کەسێک سراییە کەسێک وەتێسێ وە هەوردندا نووسانس ئی حرفی یافتنم حرفی نەسەرمەشق دەفتەر یافتنم نەسەرمەشق لێرە ژە سەرمەشق هەوردێ سوێلەی دەستنووسە حوسێن ڕۆتافیە يا مهمة هي حرف هنا منظور ليرة حرف منظور يا دستور عمل یا یه تئوری یا چیزی که بتوانیتن فکری که یک پارچه است یا بخش لیه جهان بینیه لواقعه لرابطه وگرد چه لرابطه وگرد تایوتمنی یار چون ای همیله ای معروف جکتایره چیم نسسره بیشتر ایبانیه لسر مشخصات و ماهیت و ذات و کسکانه و چویتی سازماندهی و بتوبین اهداف و روشنبین برنامه کان کالای اجایی و دوران یافتنم سر او اسرار هیو شکافتنم یسلیر کالای کارخانه سیر کارخانه کالای اجایی و دوران یک کارخانه ازل بافتنم که ادامه تماشا کردن لی درسنوس خاصه نوروزیه مذهبیزه و کردنسن و فرد معنی خارجی کردنسن پیامی که یک پارچه رای نیشتنسن لأن توی پرده قبصر شکم یعنی لیر ولی کالای اجایی و دوران یافتنم لدورانی تعجب آور و مهم ای کالای فکریه ای مسوا لدفتر داری هاورد تحقیق کرد مثل یه نتیجه تحقیق کما سری او اسرار خوش کفتنم چطور هاو این کرد مثلا در هاورد مثلا و دست هاورد ما که کسی تایسه ای بحثه ای کالا ارائه یا هینی باصرا لیره هر جگرستان کردم ای دستنوی سفره معنا خارجی کردن حرفی یافتنم هر کس که راستن سفیدی بخوش چون کاسم آسن سفید بخوش یه سوالی خو لیره ای حرفی یافتنم تکرار وکردن کنه چه های ویلانه لیره ولی خو لیره باصرا بیتی که سر هینه که سر عنوانه که هر تکرار وبودن یافتنم حرفی خلاصه و بیگرد هر کس جارنوشا آخر شربت ورد خو ای کالا دستورالعمل کسی که بتوانیتن چبک تایوتمندی کسی بشتر لیاری میردان که بونه یاران بخیتر روی کسی که چوتا پای بیابس جارنوشا که ای جارنوشی چه که نتیجه بوده چه شربت باسرا که هر وجوری دیمنه لبردباری یعنی توکل لبردباری هین کتن رزگار کتن یا آزاد کتن شربت ذوق زنیانی لورناوی یسا که کسگلی که وی کالا عمل بکن بجنه پای بیابس جار بروشن واسه قول قرار بین که سریان بچوتن قولیان نچوتن تعهداتیان نچوتن در آخر وچه از ایده سرانو منجر و پیروزی بودن و سرکفتن بودن شربت ذوق زنگانی نوشید جارنوش بتدار تیرانداز مبو نالکیش نالبند نیش گاز مبو الا لیره هینی وکرنسن یعنی ودویای کرنه که دادنیم در یسا زرنوش بوده در تیرانداز مبو اینیم خشته درست هره وسا نالبند و نالکیش نیش گاز مبو الا لیره ای نالبند و نالهینه منظور ایرکانی منظور درست بودن ده عمله که حالا هینه حالا
واسرا ناڵێک چاروە لە سەدەمە نجاتێتن باسرا مقاومەت فرەوەکێتن و نەوئێک وەگەرد ئەمەڵە هین پەیوەندێتن ئینین پشتەمتای هین ناکردمانیەکە وەگەردیە فرە و خەمخان نییە وەگەرد ئینیم خشتەوەڵە ژارنوش بە تەدار تیرەندازمە بوو کەسی کە چێسە پای بژارنوش هەر منزوور لە کەسێکە کە تعهدات شەرتەکە قبول کردێسن و ئەقرارە پێ کریاسن سازماندەی کریاسن لە بەرپرسایەتی قرار لە ئاست بەرپرسایەتی قرار گرێتن خۆ بە تەدار تیرەندازمە بوو کەسێکە هەدەف زانێتن چەست و تیرە ڕە هەدەف خێتن تەشبیهکەوە کەمان ئینکردن تیرنازی وە کەمان لێرە منزوور تیرەندازی لە ئەمەڵە کە زانێتن خەریک چە بووتن ئەو مادوودەی بەرپرسایەتیە خۆ ئێستا ئەڵا لێرە ئێرەکان تەشبیه بوت منزوور ئێرەکانێت ناڵوەنی خەریک ناڵوەنی بوت معلومە کە وەگەرد گاز و وەگەرد بزمار و وەگەرد ناڵە سەر و کار دێت بعد یافتنم حرفی وینێ نەخشە نەرد هەر کەس صرف و بووەش ji meydan berd ئەڵا ئە لێرە تۆزێکی هینتری وەکردێسن تۆزێک درستە لێرە هەرفی یافتنم زەلاڵە بیکرد هەر کەس زەهرنوشا بووە چ مەیدان بەرد خۆ لێرە تماشاکەیتن ئی دەستورالئەمرە ئی کاڵا ئەوە نیشان دەیە کە کەسێرێک چنە پای وە ئی تایبەتمەندیە لە چنە پای بێابەس یابەتە لە باسێکی دیالۆگیە لە جەمێک ویشیاسن کە مەفهومەکانی وەگەریەکە پەیوەند پێیاکە یا پەیامەکان وەگەریە پەیوەند پێیاکەی وە مەفهومەکان وە هاومانە بریەتە کار وە فامین منزورەکان ئاسانترم تا لێرە چونکە ئی بەنە جێ وەکردنسن لە باقی بەنەکان بڕینەسێ فهم درست یا نزیک بە حقیقەتی فرە مشکل وەکردنسە پس لێرە وینێ نەخشە نەرد معنی نێری وەلێ چەس بیگەردە یعنی تەجروبیە خەوش نێریتن هەر کەس طبق ئەوە هین کرد زەرنوشە بیابەت کرد بوو لە مەیدان بردێسن یعنی لە ئەو کەسێکە ئامادەی وەرگردن بەرپرسایەتی لەو هێڵە بینەسن لە ئەوانە بردێسوە تەشبیهکردن کە ئەو تێدادێکە کە هینکەن وەگەریەکە ئامادەن بدەبستان گۆهەرکن کە بتوانن نیشان دێن کە کامیان شایستەترن ڕا مقامێک ڕا پۆستێک لەو حاڵەتە کەسێک حالی بوتن لە نیکاڵا ئەو لە باقی پیشیگری یا پیشکان باقی وەی مانێسەکە وەکە لە مەیدان دەرکرد لە مەیدان چەوگان بازی و کەسێکە کە ئەڕا هەدەف تیرە نازیکردن لە بانوەێت بعد لێرە هاوردێ سەرپوشت زەڕەدار خولاسەمە بوو دوور ji سەودای سەخت و وەسواسەمە بوو لێرە ئەرەکانی ئی بەنی چە هاتوو لێرەیە هینێ بکەین مقایسەیەکێ بکەین کە بزانین من نهێنێ نییە بەنە لەناوەوە نییە بەداخۆ ئێستا سەرپوشت زەڕەدار خولاسەمە بوو دوور سەودای سەخت و وەسواسەمە بوو کەسێکە وە ئیمان وە ئاگاییوە وە ئی تایبەتمەندیە لە شخصیت پیا بکەتن بتە خەون وەسڵا پوست لە دی وەسوەسەیەک نێرێتن و هین ناوتن شک و دوودڵی
کار و لە دەستورالعەمەلێکە باید یا شەرتنامەیەکە باید طبق ئەوە ئەنجام ئەرک بکێتن نێرێت. خەموەردەی قاپی جەم یاران بوت یەکەم لە ناوئی هینەنی ڕەوجەرسان کرن یە دوارە تکرار وەکردی هەرفی یافتنە هەرفێ کرێسە بیت لەورە وەلی یە هینێکە ساڵمترمان گەستوە خەموەردەی قاپی جەم یاران بوو ئەر سەر بە دەرو ڕخ نەگەردان بوو خۆ یەسەکە وەگەرد هاالە پەیوەندێکی قولە تابێ هین خەموەردەی وەسڵا خەم چەمیەتوە ئەڕا بڕیارگەل جەم ئەڕا تەسمیمات جەم یاران شۆرایی ئەم هینکردن نە تەک ڕەوانە شۆرایی ئەمەڵکردن مطابق تەسمیمات ئەمەڵکە و ئێرەکانی سەریکی بچوتن هەریچ ڕووگەردان ناوتن لە یاران یانە هین ناکردن خەیانەت ناکردن وەلاڕێ ناچوتن و ڕاستی و پاکی وەگەر یاران هەڵس نیشکردن یا ئەنجامە وەزیفەکە لەبانە ڕێی یاری خاک پای ناڵین دووست تووتیاش بۆ ڕۆشنی جەماوسە یانە ئەزافەکردنە سەرۆجێکەوە لەورە هینکردن مانێ تایوەتێک نێرێتن قەرزیەکە هین بوتن وەسڵا بردەبار بوتن ڕێیابار بوتن خاکی بوت و من نەکێت ئەو بەنگەل وەرینە لە ئەو هینەتوانێتن توانێتن مانێ پێیا بکێتن کە خاک پای ناڵین دووست تووتیاش بوت خاک پای ناڵینە دووست تووتیاش بوت کە خاک پای ئاڵایی ناڵین مەزۆر چاروای دووست هینێ بوتن دووستێرە معنی نێرێتن باەتەکانی یار بوتن یا مێرد بوتن بەستەگی وەوە دێتن لە چۆ ئاستێک لە سەد سازماندەیی بن ڕوشنی چەمان سوشیاش بوو ڕوشنی چەمان ڕۆشنیە چەمان شەو سیاش بوتن هیچ معنی نێرێ کە ڕۆشنایی چەو لە شەوهین منزۆر چە بوتن یە نیم خشتە کە باەتەکانێت نیم خشتە گێرە بیاتە کە بتوانستە ڕۆشنە معنی ڕۆشنیە بیاتە کە چەسم ڕۆشنی چون لێرە خاک پاس لێورە ڕۆشنیە خاک پا و ڕۆشنی فەرقکە لێرە خاکی بین و ساڵم بین وەسڵا ڕاستنتن لەورە چەبینیتن لە ئاگایی قسەکردن چە باز بوتن کە بوتە ڕۆشنایی چەمە شەو سیاش بوت منزۆر هەری کاڵاسە کە لێرە نیە پشتەکە وەستکردنە سەمومانەکە لێ ناو بوت گرتە پای دۆز بکیش و نەچەم یە هەر ئەوەسە برەش و نەزڵمات پەردەی تاڕۆتەم ئێستا گردەپالێت کەسێک لە زڵمات دەرناکە باڵکی لە ڕۆشناییەکە ئێستا هینەکان ئەوەستکردنەوە داخوا مانیەکە دەرکرد مۆهریار قنیات زنگانیش بوو خاستر دینار دنیای فانیش بوو ئەوە زێکردنەسەکی کە وەلای مادیاتە نەشوت وەلای دنیای فانیە نەشوت بەڵکە خۆی جاودانە بکێتن لە خزمەت وەجەوە ئەڵا ئی دوبەنێ لە ئەو هەرە جێگارستانکردن ئی بەنە لەبان بیاتە هاوردنەسە خوار لێرە هابان تا یە هینتر لێرە هەرفی یافتنە بەردەباریەن چون مرقە بسمەل ڕاگەی یاریەن ئەڵا دوارێ هەم لێروە یانە هاوردێ سوێ سەر یاری کرد لە ئەورە نییەوە داخۆ لەناو ئەو دەستنووسە حسینە ڕۆتافیە تماشاکەی ئەو کاڵە لە ڕابتەوە گەر چونەتی یاریکردن لە بانڕاوی یاریە یا لە بانڕاوی هەساویە کە نژین کاڵایچە کاڵای کەسگەلێکە این دەورێ ئەجایب دەورێکە کە ئی کەسگە لە تەجربە و تەجربە و دەسە هاوردنەسن و تەجربە یا
ئازمون کردنس متى کاڵایکە لە ئاخروە تیشکێتە ئەورەکە زارنوش نەو بتێتی ڕەت نەکردن ڕاهێ ڕاوە دەرس علم ئوستادش بەردەن ئەی کاڵا ئەی شخصە و جۆرێک هینکردن جۆرێک تەرەقی دێتە کامل دێتن کە بتوانێتن ئەو ئەهدافە بپێکنێتن لە هینە دەستور ئەمەڵێکی چونێتی ئەنجام وەزیفە یا وەڕەوە بدن بەرپرسایەتی کەسێک کە چوتە بیا و بەس هەریز ئەو ئەهدافە تیری لەو ئەهدافە خەتا ناچوتن واسرا وقراری یاوە هەدێک مجرب بود تجربەوە دەستێتن کە دەرس علمە ئوستادەکەی چاکێتن ڕای قابل فامە بوو ئاسانوە بوو وە خۆی ڕەسێتە مرتبەی ئوستادی ئی کاڵا ئەڵا اینجا تماشا بکە کە لە ئەوەی کە ئی کاڵا چ تەوسیفی کردوت کە ئی شخصە بڕەسێتە هین ئوستاد جێپای ئوستادی کە ئی کاڵا هیچ تێسەجێ چۆفێکردنەسن وەخت وەتایوەت لە ئەو دەستنووس خاص ئەلیە ئەتۆر کوری لە مانە خارجیکردنە وەلی لێرە یە بەڕێمان گەسن چینە لێمان گەسێت ئەمانێک هەدەف یەسەکی شخصە بچتە پای بیا و بەس وە ئەمەڵ کە وەزایف بۆیتە ڕێوە چاکێتن هەریز لە هەدەف خارج لە هەدەف تیری ناچوتن تیرەکانی گشتی خۆیتە هەدەف یعنی مطابق ئەو کاڵا مطابق ماتەوای ئەو کاڵە مەزمون ئەو کاڵە ئەمەڵ بکێتن دەرس ئوستاد دەرسێک لە ئوستادەکەەوەی یاوگرت ئەڵا یەی چەند دووارە لە سەر هین کوورەتان بوونە لەسەر تایوەتمەندیە لە یارانە کە چون یاری بکەن چون هەڵسکەوت بکەن ئی بەنەفرەت لێ سۆستوە دەکرد یا سند بەدانەسە واسڵە دووناگون مرد و سنووە بینەوە سایرەکانی هینکەن هەر ئاگاداری مەرگێک یا تەسلیەت نامەیەک سەرخۆ نامەی سەرخۆشی تماشاکە یە هات مردان نەتەرسان لەی سیاسەت تەسلیم گیانان چۆن پێ بەدە نوە هینێکتر یە خشتر وە پێ زافەکردنێ یە پێیتەش کوورەتان بوونە هانە هەمسەران کوورەتان بوونە لێرە کردنەسێکە ئەی کوور باتنان کوورەتان بوونە هانە هەمسەران لێرە هەمسەران کەسێکی کە بەریک ئەو مەشوەرەتن توانێتن معنا بێتن کە شونتان بووتە کوورە یا هانە مەرحەڵەی سازماندەهی وە بەرنامە نووسیە واسەڵات کە چە بکەن چوی بکەن چوو یاری پیش بوون لەو سەردەمە هانە مەرحەڵەی هەمسەریە ئێرەکانی ئەوەزێ نەکردن چون ئێرەکانی سازماندەهی کریاون بە یاران لێرە نووسیاوتن ئەمانێکی لە حاڵەتێکی واسەڵە هەمسەریە بوونین کرد درستە مەسەن ئی خەتاب داوت بعد یە ئەسڵ کارەکە یەسەکی یە ڕای حەقیقەت یە شەرشون یە ڕای حەقیقەت مەسەبی وەکردنسن لێرە چاس هینەکە ئیشتیمەجێ یەسە لێرە کەفتەشێ یە شەرت و میزان یە ڕاگەوشونە تەسلیمی مێردان هادوونەدونە یە لێرە چای یاساخم مێردان ئیدونەدونە اینجا بزان چوب بەڵای گوەسەر ئی گۆهەرێ لە هاوڵنسن خۆ لێرە خۆی مشەخەسە کە هەر شوونێک یە شەرت یە میزان یە ڕاگەوشونە هیچ پەس و پیشە خستنە متە لەبان ڕاوە یاری هەر کەسی لە شوون خۆی وەڕووی شەرتێک یاری کرد یە شەرت و لە مرتبەیگە لە ئاست بەرپرسایەتی تو میزانیش دیریت تیشمانەکەی تەسمیم گریتن قەزاوەت کەیتن وەگەر میزانە سەر و کار دێریتن چون یانە ئی کەسێرە لێرە سازماندەیکەن بەرپرسایەتی وەرگرن و لە بەرپرسایەتەکانی چانە
بوونە میزان وە دەست کە هەڵسەنگانن بکەنە ڕائەوزە تەسوەڕووی بە ئاگایی لە وەرە ڕوشنایی دانایی بتوانن مشکلات و مەساڵ و ڕاهەڵەکان چێ بکەن میزان بکەن سەنگی سوو بکەن تیشمانە خۆ یە شەرت و یە میزانە و یە ڕاوە و یە شوونە یە ڕێەکە معلومە کە هایم لەبان کام ڕێ و لەبان کام ڕێ هەساوی یاریکەی من و هەر کەسێک شوونی کە دێریتێ شەرت دێریتن لە ئەو وەڕووی ئەو شەرتە لەو چوە هەدوو مەرزێ ئەو شەرتە دیاریکردن و میزانەکەی معلومە کە چۆ اختیارات و چۆ محدودەی تەسمیمگیری و هینێک دێرێتە واسڕە سازمانی بود ئەداری بود هەرچی بود بعد چاز لێرە یاساخ مێردان ئەو دوونای دوونە تەسلیمی مێردان ها دوونای دوونە یە لێرە مشخصە کە ئی مەجموعە کە خەریکن کاریاریکەن یا یەکە لە یاری بەشدارن وەڕووی شەرت مەرزبەندی کرد هەڵا یاساخ لە معنی کوردیەکەی بووتە مەمنوع قەدەغا قەدەغەیەکردن یا یەک مەرزبەردی مێردان هاش لە دواترەوە یا لە خواردتر ڕۆشنوە بی دوونادون ئی دنیا و دنیا نییە بەڵکە مەرزبەندی یانە ها لە محدودەی بەرپرسایەتیە کە یەکێ یاساخ مێردان ها دوونادون ئەو شوونێکە ڕایەکی مەمنوعە واسەڵا اختیارات یەکی تر شروع بووتن هەڵا منزورەکەی یەڕاستنتن یاساخ بووتن یا هین بوو تەسلیمی مێردان کە مێردان لە مەرزەدی تەسلیم بن تەسلیم کەسێکتر مەرز کەسێکتر شروع بووتن تەنیا لە مادودێکە توانن هەڵسکە بکەن یا بۆڕ بکوشە فکری داشتون ئەداری داشتون سازماندەیی داشتون بۆڕ بگیرن واسڵا بکوشنە بۆڕ بگیرن خۆ ئێستا لێرە وەتێسن کوچە ڕۆوڕۆوان پێتان منمانۆ یورد و جامەتان کەس نەمەزانۆ ئی دوانە لە واقعە باەتەکانی گیان ئەوەز بوتن چون یە شەرت یەکی یەوەدی بایدن ئی نیم خشتە ساوەڵ باە ئی نیم خشتە وەدی باید یا یەکە اتفاق کەفتوت کە بتوانێت یە اتفاق کەفتە یورد و جامەتان کەس نەمەزانۆ لە ئیربان ئیڕە ڕاغە کەس نازانێت لە کام پۆست بەرپرسایەتی وەرگرین کام ماموریەت دریەتە پیتان کام ماموریەت باە ئەنجام بێن بچینە کام وڵات بەسەڵا وەشون ماموریەتە یانێ نازانگێتن یورت و بەهینەت کوچ یورت و جامەتان یورت لێرە منزور ئەو مەحدودە فیزیینێ واسەڵا ئەو مەحدودە یا پست یا مقامەسە وە جامەش ئەو شخصیەتە سەواسەرەتۆ یە ئوستاندار ها لە ئوستانداری خۆ یورت بووتە ئوستانداریەکەی جامەکەی بووتە ئوستاندار یا واسڵا ڕانندە ماشینەکە بووتە یورتێ جامەکەی بووتە چە ڕانندە یا ڕانندەگیەکەی بووتە ڕیورتێ ڕانندە مقامەکەیە خۆ یا باڵا نخست وەزیری پۆستە نخست وەزیری نخست وەزیر یە ڕابستەی یورت و جامە مەسەن وەی چتە یا معلم شغلەکەی بووتە معلمی یورتە خۆی کەس معلمە جامەکەی جامەی معلمە هینەکەی یە وەی رابطەی یورت و جامە رابطەیەکی شورت و شەرت و واسڕا شون و شەرتە یورت هەر پۆستێک یە هینێک دێتن یە شوونێک دێتن و هەر جامێک و شەرتێک هینێک کریاس واسڕا میزانگیری کریاس میزانە ڕای دروست کریاسە یەسەکە یورت و جامەتان کەس نەمەزانۆتن تەنیا چ موقع دیار دەدی کوچ ڕۆڕۆ پێتان منمانۆ تۆ هایتە جەریان مبارزە هایتە جەریان سازماندەیی هایتە جەریان
واسرا فعالیت سازمانیە فعالیت سازماندهی کریاوە ڕێکخراوەیە کار ڕێکخراوەیە هەس سەیرە تحولاتێک دێ و یە سەیرە تحولاتەکە نیشاندێ کە چ شخص مناسبترە لە چ زمانێک چ کارێک بکێتن منزور ئێستا کە ئی کوچ ڕوڕۆە سەیرە تحولاتە کە ویشتن کام ئینسان مثلا ممکنە یەکی احتیاج و بەنێری تەڕە منتەقەیت وەگەر ئەو منتەقەی شارەزایی داشتود ئاشنا و ڕوشنا داشتود خاستر ئەرک و وەزیفەکان بۆیتە ڕێوە دە نەتیجە ئەو کەسێکە لە منێکە هیچ لەو ڕابتە هیچ لەو منتەقە هیچ لە مورد ئەو مردمان و ئادا بڕسوب و ئەوانیانە نازانم شایستەترە مناسبترە هەس یەسێکە لە جەریان تەهوڵاتە لە جەریانە ڕوویداوەرێکە کە لە تێیە کار ڕێکخراوەیی پیشتر نیشان دێتن کە چ کەسێک لە چۆ شوونێک وە لە جامەی کام یۆرد بپوشتن و قسەی وەی ئەدەبیاتە خۆ یا ئەرەوجێک ئەرسان کردم ئەرەوجێ ئەرسان کرد ئی نیم خشتە باید لێرە بووتە یورت و جامەتان کەس نازانێتن لەورە منزۆرۆسەکە مەرزبەندی هەست و لە ئی مەرزبەندی چە کەس نازانێتن کە یورت کام یورت بووتە جامەی کی تەنیا چە نیشانی دێتن کوچ ڕۆڕۆ نیشان دێتن کە کی مناسب کام ئەرکە کام میزان بیتە دەستکیوە لە چ مەقطەیەکە لێ کام شو تا مردیە لێرە هەوردێ سوێکە لە ئیناوئیە نییە تا مرد نەکیشوس یا ساخ سەنگین لە دوکان یار نەمە بوو ڕەنگین ئەڵا ئێرەکانی ئیە منزور هەر ئەو یا ساخ وەدەم ئەوە بووتە منزور وەسەکە تا مەرزبەندیەکان نەناستن مردان مەرزبەندیەکان نەناستن ناتوانێتن بزانێتن لە دوکان یاریە باەتەکانێ بوو لە دوکان یاری ڕەنگین ناوتن یانێ شوونیەری جوورۆی جوورێکی یاریوە پێکەن لەلێ ئاگادار نییە کە وە چ شوونیەلێک هینە چ شوونیەلێک هەست کە یاریە پێکردێتن و یە ڕەنگین ناوتن یانە تەجربە لە شوونیەلێک لە یورتێلێک لە جامەیل جوورۆی جوور و دەست هاوردوت کە ڕەنگین بووتن با تەجربە بووت کار کوشتە بووتن و چەندین واسڵە وقول سعودیە همزمان بتوانێتن چەند توپ لە هەوا داشتوتن و این کارامەد یا توانای داشتن توانای ئەنجام هەمزەمان چەند کار و تەشبیهکەنە این توپبازی و اینە لە کەسێکە نمایشکەن لە اینەکان خەنە هەوایە هەمیشە دوست توپات ها لە هەوا و گرن و خەنەوە و گرن و خەنەوە مەزۆرەوە ضرب المثل سوود هەست یە هینێکردنە خشتە لێرە هاتێت مەشە ئی خشتە نییە لەو بینە لەو دەستنووسە ناوت یورت جامەشان یورت و جامەشان کەس نەمەزانەوە لەورە درستە نووسیاوەسە ئێستا لێرە هەر کەس بزان و یورت و جامی ویش نەکوچ ڕۆڕۆ و نێار و ئەندیش هەڵا لێرە بزانیم هەست لێرە کردێسێکە پەردەی لێلاوی دیدەتان گەردەن مرد یا ساخچین مواچین مەردەن یە هەر ئەو هین باس دوونەدون مردن و زن وە بینە هینێکردنەسن کە نازاندی مردگەکە باەتەکانێت پەردەی لێلاوی گرد یا وەسە نازانێتن یا ساخچەس یا مناڵێکە وە دنیاتێتن باکشانیان نەدۆن و جامەوەسەتی ئیە مەزهەبی وەکردن یاران بێ باکە نەی جەسمونەی گیان و مەخشەل مەلان و مەخشەل مەلان و مەخشەن مەیان خۆ ئیە چەس هەر ئەو منزۆر مردوو زنوەبیینە ڕاستێتە ئەمانەکی لە ئێرە شتێک هەست کە هەومانە ناڕاست هەر کەس
بزان و یورت جامێویش نەکوچ ڕۆ نەدەڕوەندیش خۆ هەر کەس بزانێتن کام یورت کام بەرپرسایەتی هەست و بەرپرسەکە چ وەزایفێک چ شەرتێک دەرێتن لێتە تاوڵەتەکە هین نێرێتن ترس نێرێتن واسڕا دڵ نییە ئەگەر بزانان یورت جامەشان باە بوتن و مەشعەلەوە مەیان و مەشان لێرە هەوردەچە هەر کەسێ هەر کەسی ناسا یورت و پاکی جیش نەی کوچ ڕۆڕۆ نەدار و ئەندیش هەر کەس بزان و یورت و جامێویش ئەوە درستە چون گشتی هەر یورت و جامە چێسەکە لێرە کردێسە هەر کەس ناسا یورت و پاکی جیش جیەکە خۆی بعد چا نەی کوچ ڕۆڕۆ نەداڕواندش دەرنەچە ئیە درسترە کە کەسێکە ئاگادار بوتن لە شوونەکە و لە بەرپرسایەتیەکە پس لە سیر تاوڵاتەکە ناترستن کە کام شوونە ڕای بوتن ئاگادارە لەورە ڕەنگین بریاغەسەکە ئەگەر بزانن یورت و جامەشان و مەشەل و مەیان و مەشان ئێرەکەن زانیاری کامل داشتوی لەسەر شوونەکە و لەسەر شەرتەکە لەسەر یورتەکە و لەسەر جامەکە چەکێتن تو وە چەو ڕوشن لەوەر ڕوشنایی هات بچووکەیتن ئەنجام ئەرکەیتن لەوەر ڕوشنایی ئەنجام ئەرکەیتن یعنیە کە هەرکە بزانی یورت جامەشان یورت جامەی ویش لە شوونێرێکترکردنەسێ و مەشەڵوەتیان و چەند مناڵ و مەشەڵوەتە دنیا یا مردوو و مەشەڵوە چوتە دنیاە باسی ساز ڕخکارە ڕێکخراوەیە ئەوان ئەوەنەسن دای سەپاندسە سەرواسڕایە ڕەوایەت مردوو زنوە کە ناوێنانە سەد دووناتۆ هەس ئێرەکانی یورت و جامەکەی خۆی بناسێتن بە چۆ ڕوشن چەتیان و چن ئاگایی ئەنجام ئەرکەن یە هەم دوارە مەسەبی وەکە دەستیارە کە لی هاتوچینە واسڕە بیزار بێسن یە دوارە لێرە خراوی کردێسن کە شیاشا نەوەزی نەخشی نەچارەم نەدارم تاوشت لالای گافارەمیانە دوارە ناتوانزنەوە بووم اینێ هەزار و یەدون یە من چارەمەن هەزارم شیەن یە دووبارەمەن یە چشت مزەخەرەفێکە کە بەناوە ئەو هین دوونادۆنی چەکە حاج نێمەت ئاوردێسێ هەزار دون لە نەزەرە گیری ئاسان ئەڕا کەسێکە پەیرە و تەریقەتە ساحب زەمان بوتن و هەزار و یەکمی پەیوەست بووتە زاتە حەق واسڕا بوتە جزئێک لە کول یا پەیوەست بوتە کول ئەو چیزکەوان وە زات حەقزانن یاوە زات لایەزاڵ یا زات کۆل متایرەکانی ئەو جورێکە نورعەلیە لای تەئینێ کردێسن تەکمیلێ کردێسن کەسێکە هەر خۆی چ حاجنەتی چاوەدێسێ کەسێکە گونا بکەن واسڵات دوارە دوون تازە ڕائەنووسێت باەتەکانە تا وەختێ ئەو گوناغەلیانە جەزای ئەو گوناغەلیانە نیانەسوە پەیوەست ناونە واسڕا حەق یا هینەکە لەوروە سەر چۆ گرێتن بنەوای ئی دوونادوون هەس مازانیم ئەدامە هینەکە لە ئێرۆ چۆ بێتن ئەو بەنەهاوردنەسە ئێرەوە داخە مێردان نەتەرسان نەی سیاسەتە قوتێ تەسلیم گیانان چون قوتێ بەتە لەورە تەسلیمی مێردان بی وە خاتریە کە بۆنوێبان ئەو دوونە دون و مردوو زنەوە بینە یانە ئەوە زێکردنەسن داخۆ پس کەسێکە
على من وشون يبنا كتكميل كارئي بنسا قريم لناو يكلي لسوش يالا نستيقت اللي بنا دي مثل اگر بزنن ورد جامشان جامعه ویشان باید بود و مشل و تینوچن خو یارو جگرستان کنم میجوه متا یلیشون هاتی ایره کانی نزانه شون یورتو جامعه کچس اللي چوارچوب در شد و ضرر تریتا پیش بیایید تقریبا هر واسه یه نسخه تره هاورد مثل دیره و تمشاد اینه تره تبوتولی نیه اما که لیه نسخه هاتیسن هر کسی که زانیتن آگادار لی شرط شونه که خواه چاکتن ورهات ورچو روشن تیتو چود یعنی انجام ارکد و هر کسی آگادار نوتن چاکتن لی چوارچو قلقالو در چود و ضرر تیتو بان یا لناو یه هینی هاورده سوی لناو یا نسخه هست ولی نازنم کاما مداخو فکرم رسی لیره بودن ولی لیره ایسه درم او لخوان کتم مقابل هر که نناسو یورتو جامی ویش چه قال یک قالو باید بود چه قالو برشیان ضرر یاوان پیش خوی چوارچوه خوی قالو خوی لو قالق که شرطنامه رای دیاری کردیسن در چوتن بس را جور آوی که لناوی لیوان برشیدن و چه ضرر یاوان و پیش علاسه یا ضرر تلتبان را خوی و را کل رخراوك وياران وياري لكل اسر هر کامی که یه درسته یاران بی باکن نه جسم نگن یه غلطه ولی یه درسته هر کس بزانن یوتو جامعشان و مشعل و میان و مشان هر کسیش نزانه یوتو جامعه ویش اوی چرا جگرسان که می باید جامعه ویش بودن چه کهتن هر کس نناسو یوتو جامعه ویش چه قالو برشیان ضرر یاوان پیش خود ضرر تبان یا ضرر دیل کاروبار خو یا ضرر روی خطر و زفر بود پس در نتیجه یه منظور داره کار رخروایی کردن و کار معمولیت کردن که لسیر تحولات انسانی شایسته هر انجام هر کو وظیفه دست نشان کرید یا حل وجیت یا ارکه وقت سپاریتن که او ارکه جوجی بیده پس یه سیر تحولاته که ویشتن کام یار لکامشون انجام ارکه پس لیره یاران نترسانی سیاسته تسلیمی مردان یانان نیه چون لیره تسلیمی مردان دیله ایره هاوی شون آواز کردن و هاوی شون و شون دونش نباید بود چون شون و شون لیره جامعه و جامعه بر پرسایتی آواز کردن پس یاران نه سیاست فریزه نیه مذهبیت باید یه فریزه بیست ولی خود واقعی یه سیاست یه چونیتی وروا بردن ارکو برنامه یه رخراو و تسلیمی مردان چون کلته بد و مردان در گیانان نیه تسلیمی مردان را یاساخکان چست چون کلته بده تو لی ماموریت که چیته ماموریت اکتر لیه ماموریت تمام کرید لیه ماموریت رو سر در تیریدن نه یکم مریتو بزنو و بیتو مریتو بزنو و بیتو کوچ رو را ماموریت لیره کسی که ماموریت که بزانتن جوگه مینتن و مشغل و باید بشود لشو تاریکی دنیای نزانیه در تیتن و چو روشن و ورپای خوی دونیتو انجام ارکه و کسی کش نزانتن لقالو در چوتن و نناسو یورتو جامعه خوش نزانتن مقامکه چست و شونکه چست و شرطکه چست میزانکه چست یه شرط و یه میزان و یه راگو شونه اوانه نزانتن در نتیجه
چوارچێوە خۆی دەرچووە زەرەر دەبان ڕاخۆی وەڕاگشتای هەس دەنەتیجە ئی بەناسن ڕەبتێک بۆ مردن و زنوە بن بین نێرێ بەڵکە ئەساس کار ڕێکخراوەیە لە شرایط پرتەهاوڵێکە کە لازمە یاران شون ئەوەز بکەن ماموریەت ئەوەز بکەن ئەرک ئەوەز بکەن و قەولەکە هین جوور سەنگە مورەی جەزیرە بن کە بتوانن وە گشتلایەکە پل بخۆن گشتلایەکە ڕاهەڵ داشتون خاستر و کاراتر ونەوە بردن ئەرکەکان ئەرکە لە ڕێکخراوە هینێکە هینێکردنەسن یەکی مەسەبی وەکردنەسن و شتێکێتین نەمازن کە مەفهومەکانی بڕێک مەفهومەکانی وە گرەوگان گرنەسن لێی مزەخەرفاتە بەرنەسەی کار تای بە هینێکەتی نیە پەیامە یە پارچەیەک ناتوانێت لەئی بەنە دەربات دوونە دوون گیلام دوون زایرە کارخانەی مشبایرێت ئەڵا سەرکیشانە توی کارخانەی وەرین ئوستادی یەکی دیم شاگرد بنیامین یانە نەقەقەوەر یا بازفەم دووارەخوانین لە یاری دەورێ سەدەی هەفتم هەشتمە کە لێرە خراوێکردنە بەتنە سەرعەلایی و مەسەبی وەکرد بیست وەختەکە بیستە چەند کە بتوانێ من هیچی دەردبینان دەردەن شون ڕای یاری نیشانەی دەردەن هەرە جۆرێکە ئەرز کردم خود پولیەلی دیاری پروسەی واسڵا پوختەبیین میردان کە بڕستنە ئاست یاران و هوشیار و هوشیارترۆ بن لە هامدەردی وە شروع بووتن هامدەردی لەسەر دەردێک فومەلگاکە خۆیان لحانە پورە چە دێرن چە باید تەقیر بێن کە بتوانن نەتەوەکەی یەکجەسە بکەن لەورە مەرحەڵەی یا پوڵە هامدەردی ناسێت لەسەر ئیەیەکە توافق دێنن ئەو جەمعیەت داناوە لە ئەو گرو داناوە لە ئەو مەجموعە داناوە لە کە توافق دێنن کە یە دەردە لی مەقتە یە نقطە حرەکەتە ڕای جامە بە جامەکە یا کومەلگەک باید چە بکەن هامدڵ وە بن قبولیانە کشتای بعد چای ئەڕاهین ڕێ چارەکە چە بایەتکردەکان چەکەن هەمسەریکەن هەمەندیشیکەن وە قۆڵ فارسەکە ئاڵۆگر و وێڕۆڕاکەن ڕێ هەڵکەن بعد لە شوون ئەوە چەکەن چنەپای و هامپایی ئجرایکەن لێرە ئیبەنە لەسەر چونەتی هامپاییکردنەوە هینە ئەجراییکردنەسن کە ئەرەکەن کەسێک لە ئەو بەرنامە و ئەهدافێکە کە هامسەری کریاوەست تەسویب کریاوەست نووسیاسە ناو دەفتەر ئاگایی داشتون لە کار و ئەرکەکان خۆیان وە دروستی بنە ڕێوە نەهێشتونش زانیاری تەمام نەهێشتون چەکەن خەسارتێن لە بانکارەکان وە دروست ئەنجام نایەن وە زەرەر دەن لە مدەستگای یاری هەس یە مەرحەڵەی هینە شون ڕاییاری تو دەردێک دیریتن کە ڕاغی هەساوی ڕای دوێنێت تۆ لەبانە و ڕاغی هەساویە یاریە ڕای بکەیتن یەک کومەلگان بایەتەکەن بچوتنەوە لە هەر سەردەمی ڕاغی هەساوی ئەو مناسب سازگار ئەو سەردەمە جواوبوو دەردێل ئەو سەردەمە بوتن و لەبان ئەو ڕاغی هەساویە چەکەن یاری کردێت ڕاغی یاریش وە پێویست ڕاغی هەساویە یاری خۆ تاکە مرد نەلۆ ئەو شرای مردن حەکیم نەمێ وە دەوا کردن هەڵا یاری مەرحەڵەیەکە کە تۆ چیتە سەر شرای مردن یە بڕێک تام ئەو قسەی هینە دێتن قسەی مانیفست کۆمونیستە دێتن کە سەرمایەداری گوڕ خۆی کەنێتن وەی معنیە کە سەرمایە هەر جەمع بوتن کارگەر هەر فشارە ڕایتتن تا ڕەسێتە حەدب انفجار وە کارگەر مەجبور بوتن کە
قیام بکرد شورش بکرد انقلاب که بر حل نظام سرمایه داری و نظام لناو بویتن و نظامی برابر و مناسب شرایط ژیان خوی برقرار کرد ایسا که فرد تام او دیتن یه میردان خویان یا ملتک نتویک وقت شروع که یاری دم چه یاری کرنه که نشانه یک درد یک دیدن همبودگر یک دیدن قوتگر یک دیدن که تو این توی دواره یک سواب کردن و هر حال دیگری که لشرایطی لیک انجام گرسن که نتوکه تیچی هستن و کن بعد کن یک سواب کردن و خود برسط حاملی و بتوانید واسط ناو نتوه لیکتر سروری خوی و دست بارد جدسی خوی در بارد دیسه که تا مرد زوخ زام ویش نکرو سیر حکیم نماچو عاقبت و خیر یه کمی کینا کمی که نپور رو کرنسن که یه که حکیم نوشتن منظور تا وقت خوی زوخ زام و خوی سیر نکتن ناکفتشون دوا کردن در دکه تا که مل نلوشه حکیم نمی و دوا کردن یه که یه درسته که تا وقت نچت شراره مردن یا نوچین ناچوتن حکیم باره که دوایی بکردن وقت درد آمد توانه تنسن گوشت بی و خینا و پوسو پیش من اوسا نودم دوسان و دوس میو حکیم جانبخش جالینوس میو حالا لیره کرنسه افلاتون که افلاتون کار تبابت نکره جالینوس درسته جالینوس حالا بشین یه طبیب یونانی در روم باستان بیسن ولی خب سرچاولی کاتسن که عنوان مجموعه که حکیم بینسن که کتاول فریکی چیشت نسه جو فریک اینی که للیان وجه نماست یا اشاراتی که من با الکتر للیان وجه ماست للیان وجه ماست پس یه که یه نتوه تشبیه که یه جسم که تا وقت این نکردن زوخ نکشه درد نکشه تا نکفته فکروی که بشوتن کسی جور جالینوس باردن علاجب کردن که یا تشبیهات اکتر این کردنستن که و حکیم و داناولی که پیشگام یاری بینسن و حکیم و اتار و بزاز و یعنی تشبیه کردنسن و لیره تشبیه کرده جالینوس پس درد اوانه که تینه میدن را یاری چست کسی که دردکه زانن درده یه لیره درد بینن نباید بود هر یه چون سربنکان معمولا لیره تکرار رو بود آخر نیم خشت دیدم یه درد بینان نیه یه برکه نشانه دردن یه نشانه دردن چست شون را یاری نشانه دردن ایسا که شون رایاری نشانه درده کسی که حکیم او شونسه توانتن لو شونه یاری که توانی لو معنی که فهمی بکده متعیل کل لحین نتوایی که حسای بیتن یسه که یاری کردن خوی این نتوه باید کنی چپ کردن دردکان علاج بکتن و بتوانتن یه جسه و بکتن تن سالم و بکتن و بتوانتن بکتن بونوری که میجویی که لمیجو ریب که حرکت کردن رد پاد بیلتج پس یه هم واسه دیدگاهی که مانیفستی توانه دیره یعنی و فهم بکرید یا بینیتن که فرتش مشابه و دیدگاه مارکسیست لمانیفست یه چند نسبتری هاورد مثل که هر وانسا یکی که طولانی یکی که کلترا و دا خو یعنی
بەڵای بۆ سەر ئیک و هەرێ لە هاوڵ نسن ئینسان فقط توانێت داخل بێت هەرمە دەستی چاڵن هاوێنن لە خراوکاری و چەپاکاری و ڕژیمیش نایلێت ئەو کەس نەکوورێ داو مەجووش و بەرگی نەباقی ژنە و مەپوش و سوارایی نەکردن داو باێتە هاواریان لێرە مەزەبی وەکردن لەورەکردنەسە ئەفلاتین وەلی جالینوس درستە چون جالینوس تەبابەت کردێسن کارە پزیشکی کردێسن هذا إيرة تمام يمشي من فيديو برنامج ثانية الإنستغرامش بدون ويك هنا كمان هنا تقسمتون ثانية ملاوب هو عزيزي ايش راسي طيب برنامج ده لسر قانون کاری گوهرگان شیخ امیر و هری جوری که ارسان کردن یعنی گوهرن وراسی یعنی گوهر یلی کن که لدورویل خویان آزمایش کردن لمیدان یاریا حفظ سنیانا علمی و کریانه و جور مرواری هر وجه که این برنامه تر خویان تشبیه کردن جور مرواری یعنی که لدفتر سربان شقان رسه که بتوانت النسبه لیکدی بذر دربارن و کومەلگای خۆیان سەوزێت بکەن ئاویاری بکەن چکەرە و سەوز بکێتن و کومەلگاکە بکێتە بۆستان ئاوات زنیانی تێ خۆشەڕاتن بنیشنە